كۆتاش لە خزمەتانە لە باسی نەمانی ئەفکاری سەلبی لە ئینسانە ڕەفیقی چاک زۆر تەئسیری هەیە. ئینسان زۆر ئاگای لەو مەجالیسانە بێت یا دانیش لە مەجالیسی بێدینانە دامەنیشە ئەبەدەن شوێنە دینداری تیان نەکرا لێی دوورکەوەرەوە. لە مەجالیسی خراپانە کە دانیشی ئەفکاری سەلبی بۆ تۆ دروسە بێ. بڕواکەن ئێمە هەر هەمومان هەمیشە بچینە کۆمەڵە مەجالیسە بەس باسی ژن بکەین، ئەرێ باس ژن بێنین و با چی بکەین و بڕواکە ژیانمانەوەی بێتە بۆ باس ئەنوا ئەفکاری سەیسەریە بچین ناو دزانەوە کاکە دزی بکەین ئاوا بکەین بڕواکە فکری تۆژە بێتە فکری دزان. ناو پیاو کوژان نابژی بە قورئان فکرێ بێتە فکری پیاو کوژان. ئەی ئەگەر هاتووی لەگەڵ خواناسانە هاتین دانیشتین و باسی ئەویان کرد چۆن شەو نوێژەکانمان بکەین و چۆن سەڵەواتی زیات وەڵا تۆژە بێتە یەکێک لەوە. بۆیە ئەفکاری سەلبی لە ڕەفیقەوە زۆر بۆ تەئسیرەکە دروست ئەبێ لەسەرت و ئەفکاری ئیجابیش لە ئینسانە زۆر لە ڕەفیقەوە بۆی دروست. بۆیە وتویان ئەساحب و ساحب هاوڵەکەت ڕاکێشەرە ڕاتەکێشێ. هوشیار بە ئەگەر ئەفکاری سلبیت بۆ دروست بوو یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕەفیقەکانت. بۆیە ئەگەر تووشی وەساویس و ئەمانە هاتی یەکسەر ڕەفیقەکانە بگۆڕە چۆن ناو کۆمەڵێکەوە کە هیممەتیان بەرزە عەزیمەتیان گەورێ عەزیمەتت گەورە بێ. تەسەور کە ئەلەم زەمەنەی ئێمە بۆ زۆر کات هیممەتمان ئەشکێ کاکە ئیعلامەکەیتەوە ئەی ئەمریکا و ئیسرائیل و دار و بەرچی ئەکەن و ئەمانە و ئەها یعنی مێشکمان مشەوەش بووە. ئەی تەوەکل بەخوا ئەگەر لەناو کۆمەڵە کەسی بەغیرەتە ئینسان بڕواکە بەغیرەتە بێ لەناو ترسنۆکانە ترسنۆکە بێ طبعی ئینسانەکە ئەو هەیە وەری ئەگرێ ئەفکارە سەلبیەکانی بەرامبەرەکانی وەرەگری ئیجابیەکانیش وەرەگرێ. بۆیە ئەبینی لە زەمەنی سەلەفی ساڵحە سوبحان الله چۆن خواناسی ئەکرێ چۆن هەمویان ئەهلی قیبلە و ئەهلی خواناسی و قاڵبوونەوە لەناو خواناسی و تاعەتە. ئەزانی پێشبڕکێ لەسەر چی ئەکرا کامەیان لە خواوە زیاتر نزیک بێ کامەیان زووتر بگاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. والله ئەوەندە لەگەڵ یا ئەژیان کۆتا قسم لە خزمەتانە ئەم دەستانە جارێکتر بۆم گێڕاونەتەوە پێم وابێ 8 ساڵ لەمە پێش لەم مزگەوتە بۆم گێڕاونەتەوە بەخوا ئێستا بیرتان نەماوە هەرە ئیجارمۆقەی نەکرد. ئیمامی عەلی شەوێکیان ئەڵێ زۆر بێتاقەتی پێغەمبەر بووم صلی الله عليه وسلم بێحەد چکە ئەوان ژیانیان لەگەڵ پێغەمبەرا بووە صلی الله عليه وسلم. ئەڵێ زۆر مشتاقی دیداری بوو. ئەڵێ شەو خەوتم لە خەوە سێرەکەم نوێژی بەیانی و پێغەمبەریان صلی الله عليه وسلم نوێژەکە. ئەڵێ چوومە خزمەتی نوێژم کرد زۆر لەزەتم لە نوێژەکە بینی. ئەڵێ دوای نوێژەکە سەلامی دایەوە ئافرەتێک هات یەک سەللەی گەورە خورمای هێنا داینە. ئەڵێ منیش لە خزمەتی حەزم ئەکرد بمداتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر هەدیەکی بۆ هاتووە تەوزیعی کردووە خۆی لێی خواردووە تەوزیعیشی کردووە ئەوە سونەتە هەر هەدیەکە بۆ هات لە پێش چاوی خەڵک سونەتە ئەوانەی کە لە دەوروبەرن پێیان بدەیت. خۆشەویست ئەفەرمێ دەستی کرد بە خورما تەوزیعکردن ئەیدا بە و ئەیدا بە و ئەڵێ خورماکەم خوارد زۆر بەتام ئەڵێ داوام کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم خورمایەکی ترم بدەرێ ئەڵێ نەیدامێ ئەڵێ بەیانیم لێ هاتەوە ئەڵێ دڵم خۆش پڕ نەشاط و تاقە ئەڵێ چووە مزگەوت سێرەکەم ئیمامی عومەر پێشنوێژیەک زەمەنی ئیمامی عومەرە ئەڵێ سبحان الله ئەو ئاەتانەی ئەخوێن کە شەو پێغەمبەر صلی الله عليه وسلم خوێندی ئەڵێ لە خزمەتیە گوێم گرت دڵم گەش بوویەوە ئەڵێ سبحان الله نوێژ تەواو بوو ئافرەتێ یەکسەر لە خورمایانە داینە ئیمامی عومەر دەستی کرد بە تەوزیعات ئەڵێ دانەیەکیش دا بە من ئەڵێ خواردم ڕەک تامی ئەوەی شەوی ئەدا ئەڵێ چاوەڕێ بووم دانەیەکی ترم بداتێ ئیمامی عومەر بەلا چاو سەیری کردم فەرمووی لەو زدتەکە لە زدتوک ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی زیاد کردایەوە خوا منیش بۆم زیادە کردی ئەڵێ سەرم سوڕما باشم خەوەی من ئەڵێ ئیمامی عومەر ئاگای لێ بووە ئەڵێ لە خەوەکە لەگەڵ ما بووە تەسەوورکەوە چۆن ژیاون دەورە ئینسان لەگەڵ ئەوانە بژی چی لێ ڕۆحیەتی چەند بەرزە بێتەوە چەند خوا ناسانە مامەڵە ئەکە والله لەگەڵ خەڵکی بێدینیشا بژی تەبع و سفەتی ئەوان وەرەگری سەلبیاتی ئەوانت بۆ دێ بۆیە ئێمە ئیماندار ئەبێ زۆر هوشیار لەم زەمەنی فیتەنا بە تایبەتی ئەم ئەفکارە سەلبیانە لە خۆمانە نەهێڵین والله تووشی هەر گوناهێک بوو یەکەم جار فکرێکی سەلبیە لە مێشکتە وردە بۆتە خەیاڵ لای تۆ بۆتە هەم و هیممەت بۆتە عەزیمەت لە تۆیە چێنراوە وەتە تۆ کاتێ بە خۆت زانیوە بۆتە دارێک و سەری دەرهێناوە لە کردەوەی توێ ڕەنگی داوەتەوە لە زمانی توێ ڕەنگی داوەتەوە